خۆشەویستان بەردەوامین گفتوگۆکەین لەسەر دۆخی کورد ڕەوشی کورد لە ناوچەکە بەگشتی ئەزمموی ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگات دەتوانێت تۆکمەتر بکرێت لە چوارچێوەی دەستوردا یاخود پاڵپشتی دەستوری بۆ زامن بکرێت بۆ مانەوەی دەتوانێت لە نێو ئەو گروپانەی کە لە ڕۆژاوای کوردستان ئێستا لە حکومڕانیدان مامەڵە بکات و گفتوگۆ بکات و جێپێخۆی قایم بکات. هەندێک گفتوگۆ دەکەین لەسەر باشووری کوردستان دەتوانین لەم دۆخەدا ئێمە چی بکەین خۆمان لە حاڵێکداین کە بتوانین پشتیوانی لە پارچەکانی دیکەی کوردستان بکەین. گفتوگوێم بابەتانە دەکەین هەندێک بابەتی تر پەیوەست بە حکومڕانی ئێستا لە هەرێمی کوردستان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پلی چوارەمی پەرلەمانی کوردستان، هەروەها دکتۆر یوسف بۆ خۆی هەم مامۆسای زانکۆ بوو هەم توێژەر لە بواری پرسە سیاسیەکان، چاودێرێکی زۆر باش و ئاگادارێکی زۆر باشی پرسە سیاسیەکانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. بەڕوانینی تۆ ئەو دۆخەی کە لە سووریا ڕوویدا پەیوەست بە کورد لەو پارچەی کوردستان لە ڕۆژاوای کوردستان، ئەوەی کە هەیە لە ڕۆژاوای کوردستان قایمتر دەبێ پشتیوانی بۆ زیاتر دەبێ دەتوانێت خۆی تۆکمەتر بکە یاخۆت نا تورکیا ڕێگە بەمە نادا. بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابت و لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کورسات، زۆر سپاس بۆ ئێوەش. لە ڕاستیە ئەگەر لە کۆی دۆخە گشتیەکەی سووریاوە بچینە ناو دۆخی کورد لە ڕۆژاوا ئەبێ ئەوە باس بکەین کە ئەوەی لە سووریا ڕوویدا لە مانگەیە لە 1970 مانگە کە هەمووی نزیکەی 11 ڕۆژ شەڕ دەستی پێکرد لە نزیک حەلەبەوە دواتر ڕژێمی بەشار ئەسەد کۆتایی پێهات، ئەتوانم بڵێم بوومە لەرزەیەکی گەورەیە لە کۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوە بەشێکە لە دەرەنجامی ئەو ڕووداوانەی لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023ەوە هاتنەکایەوە. بەڵام بە دیاریکراوی دۆخی سووریای بردە قۆناغێکی تر و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی بردە قۆناغێکی تر کە ئەتوانین بڵین کۆتایی قۆناغێک بوو ئەزانین ئەو قۆناغە چی بوو، ینی وازح بوو کە ئەو قۆناغە بریتی بوو لە قۆناغی حکمی بەشار ئەسەد، حکمی ئەسەد، حکمی خێزانی ئەسەد و حکمی بەعس لە سووریا و دواتریش لە ماوەی 10 ساڵی ڕابردوو سووریا بەشێک بوو لە ئەو محوەرەی کە ناوی محوەری مقاومە بوو و ئەمە بەتەواوەتی کۆتایی پێهات ئەم قۆناغە. بەڵام لە ڕاستیە ئێمە نازانین تا ئێستا قۆناغی داهاتوو چۆنە بێت، چونکە لە ڕاستی ئەو هێزەی کە پێشڕەوی گۆڕانکاریەکانی ئێستای سووریای کردووە باگراوندێکی تیرۆریستی هەیە، ئەمە پێشتر سەر بە ڕێکخراوی ئەلقاعیدە بووە و دواتر بە شێوێک لە شێوەکان پەیوەندی لەگەڵ داعشیشە بووە و دوایی لەگەڵ داعشە پێکیان داوە و یعنی دۆخی سووریا ئێستا دۆخێکی ئێجگار ئاڵۆزە، هەم بە حکمی ئەوەی کە ئەم هێزەی ئێستا زیمامی مبادرەی لە سووریا وەرگرتووە ئەو باگراوندەی هەیە و تا ئێستا نە ئێمە نە کۆمەلگای نێودەوڵەتی ئەتوانێت دڵنیایی ئەوەی هەبێ کە ئایا بەتەواوەتی ئەم هێزە گۆڕانکاری بەسەرا هاتووە و چی لەو پاشخانە ئەکرێ و لە هەمان کاتیشە بەرژەوەندی جیاواز لە سووریا ئێستا بوونی هەیە. ئێوە بۆ خۆتان دەزانن تورکیا پاڵپشتێکی سەرەکی ئەم ڕێکخراوە بوو کە ئێستا ئەبوو محەممەد جۆلانی پێشوو و ئەحمەد شەرعی ئێستا سەرۆکایەتی ئەکات و ڕەنگە بەرژەوەندی تایبەتی هەبێت و دوایی ڕەنگە زیاتر بینە سەر ئەم بابەتە و لە هەمان کاتیشە ئیسرائیل ئێستا بۆتە کارکتەرێکی سەرەکی لە سووریا بە تایبەتی کە وا ئەزانێت کەوتنی ئەسەد بە هۆی ئەو هێرشانەوە بووە کە ئیسرائیل کردوێتە سەر حەزبوڵڵای لوبنانی، کردوێتە سەر ڕژەمی بەشار ئەسەد و وای لێ کرد لاوازی کرد و لە ئەنجامیەوە و گۆڕانکاریانە بێتەکایەوە و لەمەش هەوڵیدا بەشێکی ناوچەکانی خواروی سووریا کۆنتترۆل بکات. بە هەمان شێوە دەوڵەتە عەرەبیەکانیش کارکتەرێکی ترە بن لەم ڕووداوانە و ئەوانیش
بەدڵنیاییەوە تووشی شۆک بوون لەوەی ڕوویە بە تایبەتی هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکان لەمەخیرەوە کەوتنە یعنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ دمەشق لەگەڵ بەشار ئەسەد وەکو ئێمارات و ئەمانە ئێستا هەر لە ئێستاوە کەوتونە هاجسێکی گەوریان هەیە لەو دەسەڵاتی کە یەتەکایەوە لە سووریا هەر لەم ڕۆژانەیە یعنی ئەوە ئەبیستین لەم دەوڵەتە عەرەبیانە کە ئەوانە ڕێ بە هاتنەکایی محەممەد مورسیەکی تر نادەن لە سووریا کەواتە یعنی بەدڵنیاییەوە ئەمریکەکانیش تەواجودیان هەیە لە سووریا و رووسیا تەواجودی هەیە لە سووریا کەواتە کۆی دۆخی سووریا دۆخێکی ئاڵۆزە پەیوەندیدار بە کورد لە سووریا ئێستا بینە سەر ئەوەی پەیوەندیدارە بە دۆخی ڕۆژاوا لە سووریا هەموو ئەم ڕووداوانەی ڕوئەدەن لە هەمان کاتە هەم دەرفەتە هێننەکایەوە و لە هەمان کاتیشە مەترسی ئەهێننەکایەوە یعنی زۆر گرنگە لەوە تێبگەین ئەم ڕووداوانەی ڕوویاندا و ڕووداوەکانی دواتریش کە ڕوئەدەن کە لە ڕاستیە سیناریۆکانی داهاتووی سووریا وازەح نین ئەتوانین بڵین لە نێوان سیناریۆی شەڕی ناوخۆی لیبیا پێشبینی کراوە هەتاکو دۆخێکی سەقامگیری دموکراسی بۆ داهاتووی سووریا هەموو ئەمانە یعنی پێشبینی کراوە بەڵام هەموو ئەمانە ئەگەر ڕوو بدەن لە هەر یەکێک لەم سیناریوانە کە ئەگەر ڕوو بدەن مەترسی و بە هەمان شێوە دەرفەت بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان ئەهێن نەکایەوە ئەمە دکتۆر دەمەوێت هەر لەو قسەی جەنابتەوە یعنی ئەو بکەم بە پرسیار دەرفەتەکان چین و مەترسیەکان چین هەندێک دەڵێن کورد هەرچەندە مەترسی لەسەر بێ ناگەڕێتەوە بۆ سەردەمی حکمی ئەسەد یعنی ئەو دەستکەوتانی لە ئێستا بەدوا بەدی دێنێ زیاتر دەبێت لەوەی کە لە حکمی ئەسەددا هەیبوو لە ڕاستیە ئەو دۆخی ئێستا گەلی کورد لە ڕۆژاوا هەیەی تا ڕادەیەکی زۆر هاوشێوەیە لەگەڵ دۆخی کورد لەگەڵ لە کاتی کەوتنی ڕژێمی پێشووی عێراق ڕژێمی بەعس لە عێراقا نامێ بچمە تەفاسیلی هاوشێوەکان و ئەوەی کە مەسەرەن لەوێش بەعس کەوت لێرەش بەعس کەوت لەوێ دەسەڵاتێکی خێزانی کەوت لێرەش دەسەڵاتێکی خێزانی کەوت ینی هەندێک دۆخی هاوشێوە هەیە هەندێک دۆخی جیاوازیش هەیە بەڵام ئەوەی کە تۆزێک یعنی زۆر هاوشێوەن بەیەکەوە ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان دۆخێکی دیفاکتۆمان هەبوو پێش ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق بە هەمان شێوە کورد ئێستا لە ڕۆژاوا دۆخێکی دیفاکتۆی هەیە دەسەڵاتێکی دیفاکتۆی هەیە ئایا ئەتوانن ئەو دەسەڵاتی دیفاکتۆیی خۆیان لە چوارچێوەی دەستوری داهاتووی سووریا بچەسپێنن ئەمە ئاڵنگاریەکەیە لە بەردەم ئەوان کە ئەمە پێویستی بەوە هەیە کە یعنی هەندێک تەرتیبات لە ناوخۆی ڕۆژاوا و هەندێک تەرتیبات لە پەیوەندیدار بە هەرێمی کوردستان و هەندێک تەرتیبات بە سەبارەت بە هێزە سەرەکیەکانی کورد بێتەکایەوە بۆ ئەوەی دۆخی ڕۆژاوا جێگیر ببێ و بتوانێت سوود لەو دەرفەتانە ببینێت کە هاتوونەتەکایەوە و خۆی بپارێزێ لەو مەترسیانەی کە دێنەکایەوە. بەڵێ دکتۆر باس لە لێکچوون کرد لە ئەوەی لە سووریا ڕوویدا و ئەوەی کە لە عێراق ڕوویدا بەڵام ینی وا دەبیندرێ ئەوەی لە سووریا جیاوازترە پەیوەست بە ڕۆژاوای کوردستانەوە ئەوەیە کە ئێمە لە باشووری کوردستان لە پرۆسەی ئازادیدا ینی هێزە کوردیەکان بەشێک بوون لە ڕووخاندنی سەدام حوسێن بەڵام لە سووریا ئەمە بەو شێوازە نەبوو ینی هێزە کوردیەکان بەشێک نەبوون لە ڕووخانی بەشار ئەسەد تەنانەت 2 ڕۆژ دوایی ڕووخانی ڕژێمەکەی ئەسەدیش پەیکەری حافز ئەسەد لە نێو حەسەکەدا بوو ئەمە ینی هەندێک دەڵێن فەزڵەکەی بۆیە بۆ کورد ناگەڕێتەوە فەزلی کەوتنی بەشار ئەسەد ئەمە جیاوازی دروست ناکات لەوەی کە سووریایی داهاتوو کورد ئەو ڕۆڵەی نەبێ وەکەوەی کە کورد لە عێراقدا هەیبوو. دەستخۆش ئەوە یەکێکە لەو جیاوازیانەی کە هەیە لە نێوان ئەو دوو ئەزمونە یعنی ئێمە کورد لە هەرێمی کوردستان کارکتەرێکی سەرەکی ڕووخانی ڕژەمی بەعس بوو و یەکێک لە جەبهەکانی ڕووخانی ڕژەمی بەعس کورد قیادەیە کرد پارتی ویکەتی ئەو کاتە هێزی پێشمەرگە و پارتی ویکەتی قیادیانە کرد ئەمە لە ڕۆژاوا بەو شێوەیە نییە لە دوای ڕووخانی ڕژەمی بەعس ئەمریکا
خۆی وەکو هێزێکی داگیرکرد ناسان و ئەرکی سەر لە نوێ ڕێخستنەوەی عراقی لە ئەستۆ گرت ئێستا ئەمە لە ڕۆژاڤا لە سووریا بەو شێوەیە نییە بۆیە دۆخەکە بۆ ئەوان هەندێک ئاڵۆسترە کە ئەمە پێویستی بە هەندێک تەرتیبات هەیە لە ناوخۆی ڕۆژاڤا کە پێویست دەکات هەر لە ئێستاوە ئەوانەی ئەو ستاتویی کە لە ڕۆژاڤا هەیە خۆسەری یعنی ئیداری خۆسەری لە ڕۆژاوا و هێزەکانی تر بیگرنە بەر کە ئەمە خۆی لەوە بینێتەوە لە ڕاستیە پێویست دەکات ئەوانە هەوڵی ئەوە بدەن شێوەیەک لێ لە تێگەیشتن بێن نەکایەوە هێزە جیاوازەکانی ڕۆژاڤا بە پەیەدە و هێزەکانی تر هەوڵی ئەوە بدەن لێک تێگەیشتنێکی یعنی سەرەکی بێن نەکایەوە لەوەی داواکاریەکانیان بۆ داهاتووی سووریا چییە داواکاریەکانیان بۆ کۆی سووریا چییە و داواکاریەکانیان بۆ دۆخی کورد لە ڕۆژاڤا چییە و ئەمە ڕێک بخەن و هەوڵی ئەوە بدەن کە وەفدێکی هاوبەش دروست بکەن بۆ یعنی دانوستاندن لەگەڵ بەرپرسانی باڵادەست لە دێمەشق لە داهاتوو و هەوڵی ئەوە بدەن کە ڕۆڵێکی کارا و کاریگەریان هەبێ لە هەر حکمێکی ڕاگوزەر کە لە ڕۆژاڤا لە عەفو لە کۆی سووریا یەتەکایەوە و لە لیژنەی نووسینەوەی دەستور و لە چۆنیەتی داڕشتنەوەی کۆی داهاتووی سووریا و ئەمە یعنی وەکو باسم کرد پێویستی بە لێک تێگەیشتنی کورد هەیە لە ڕۆژاڤا و جێهێشتنی ئەو ناکۆکیانەی کە هەن و لەمەشا پێویست دەکات هەمویان تەنازوڵ بۆ یەکتر بکەن شتێک کە پێویست دەکات یعنی شتێک کە جێگەی خۆشحاڵێ لە ڕۆژاڤا ئەوەیە کە ئێمە هێزێکی یەکگرتووی چەکدارمان هەیە کە هاوپەیمانی نێودەوڵەتیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و ئەم هێزە زۆر تۆکمەیە و هێزێکە یعنی تا ڕادەیەکی زۆر کاریگەری سیاسی بەسەرەوە نییە بەڵام لەگەڵ ئەمەیە کە ئەمە عاملێکی زۆر ئیجابیە لە ڕاستیە ئەو پەیەدە پێویست دەکات بە شێوەیەک لە شێوەکان خۆی بکات بە هێزێکی تەواو ئەوەی کە پەیوەندیدار بە ڕۆژاڤا و ئیرتباطاتەکانی تری بپچڕێنەیە یعنی سێری کە ئەم هێزەی کە ئێستا لە دیمەشق هاتوتەکایەوە کە خۆمان هەمومان باگراوندەکەی ئێزانین پێشتر سەر بە ڕێکخراوی ئەلقاعیدە بووە سەر بە هێزە تیرۆریستیە جیهادیە ئومەمیەکان بووە بەڵام ئێستا هەموو خطابەکەیان گۆڕیەوە خطابەکەیان ئاڕاستەی ناوخۆی سووریا کردووە لە ڕاستیە ئەو هێزانەی ینی ڕۆژاڤای کوردستانیش پێویست دەکات من ناڵێم چاو لەوان بکەن ئەمان هێزێک بوون دژ بە تیرۆر جەنگاون وەجهی مقارنە نییە بەڵام پێویست دەکات ئەوانیش خۆجەیی ببنەوە و ارتباطاتی تریان نەهێڵن بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی احراج نەکەن بە دروستی من ئەمەوێت لێرە دێڕێک بڵێم بوونی پەکەکە لە ڕۆژاڤای کوردستان هەم هێز بووە لە ماوەی ڕابردوو لەوەی کە یارمەتی یاون لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر یارمەتی یاون لەو ستاتویەی کە دروست بووە بەڵام پێویستی شەکات یعنی سەرباری بەردەوامی ئەو پشتیوانیە ئەوە بزانین کە پەکەکە نەکرد لە ئاستی تورکیا کە تورکیا ئێستا بیانوو بە پەکەکە ئەهێنێتەوە بۆ لێدان لە ستاتوی کورد لە ڕۆژاڤا بەڵکو تەنانەت لەلایەن ئەمریکیەکانیشەوە ئەوانە حەزریان لەسرە بۆیە پێویست دەکات یعنی ئەو پەیوەندی ڕاستەوخۆیە بەو شێوەیە نەمێنێتەوە بۆ ئەوەی ئەوە نەبێتە سەرچاوی لاوازی بۆ ڕۆژاڤا و یعنی زیاتر لەمەش بڕۆم من ئەمەوێت لێرەوە ڕاستەوخۆمە بڵێم بەڕاستی پێویست دەکات هەر یەکە لە پەکەکە و پارتی وسایی خۆیان لەسەر هێزەکانی ڕۆژاڤا کۆتایی پێبێنن وەوا بکەن ئەو پشتیوانی ئەو هێزانە بکەن بگەنە لێک تێگەیشتن و ئەوانە بتوانن بەیەکەوە وەفدێکی هاوبەشی دانوستان دروستکەن و بەرنمەیەکی هاوبەشی دانوستان بێن نەکایەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو یعنی ئەو دەسەڵاتی کە ئێستا وردە لە دیمەشق شقڵەگرێ باشە دکتۆر ئێستا ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە هێزەکانی سووریای دیموکرات یاخود لایەنە سیاسیەکەی پێدا وا دەردەکەوێت داوای فیدرالی ناکەن داوای سربەخۆیی ناکەن داوای مافەکانیان نەکەن لە چوارچێوەی سووریادا و داوای لامەرکەزی یەکەن زیاتر بەڵام ئەنە کەسە داواکانی فراوانترە گەورەترە و دەڵێن دەبێ ئەمە داوای فیدرالی بکەین بە بڕوای تۆ ئەنی چ داوایەکی منطقی هەیە بۆ ئێستای سووریا ینی داوایەک بێ
لۆژیکی بێ و قوبوڵکراو بێ لەلایەن هەم کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە هەم لە نێو خودی سووریاشدا. پێ دوایە داواکاریەکانی کورد داواکاری منطقی کامەیانە؟ لە ڕاستیە با ئێمە لە باتی هیچ لە باتی کوردانی ڕۆژاوا قرار نەدەین کە ببوورە چ داواکاریەک داواکاری باشە، با پێویستە ئەوان خۆیان دابنیشن، پێویستە بکەونە گفتوگۆ پەیەدە و ئەنە کەسە ینی ئەگەر ینی پێویستە پەیەدە هەوڵی ئەوە بدات کە پەیەدە ئێستا هێزی باڵادەستە و لە ڕاستیە توانیویانە ینی یەکگرتوویی ڕۆژاوا بپارێزن، بەڵام ئەوان پێویستەکە دەست پێشخەری بکەن لەگەڵ ئەنە کەسە دابنیشن. ئەگەر هەموو ئەنە کەسەش لەگەڵیان دانەنیشت بۆ ئەوەی کە بەیەکەوە استراتیژێکی نیشتیمانی دابنێن بۆ چۆنیەتی فۆرمەڵەکردنی داواکاریەکانی کورد لە ڕۆژاوا، ئەبێ هەوڵی ئەوە بدەن زۆرترین هێزەکانی تریش دەگەڵ خۆیان کۆبکەنەوە و وەکو باسم کرد ئەو استراتیژە دابنێن بۆ چۆنیەتی دانوستانکردن لەگەڵ دیمەشقی تازە، لەگەڵ ئەو هێزی کە لە دیمەشقایەتەکایەوە وە چۆنیەتی ئینڤۆڵڤون لە حکمی داهاتووی سووریا. و لەمەیە هەمومان ئێمە ئەتوانین هاوکاریان بین بەو زانیاریانەی کە هەمانە و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە پاڵپشتیان بن بۆ ئەوەی هەم بەیەکەوە بتوانن بگەن بە استراتیژێکی هاوبەش بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دۆخی تازە و دانوستانکردن و لە هەمان کاتیشە بۆ یعنی چی هینێکیان پێویست بێ، ڕاوێژێکیان پێویست بێ لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوری بتوانین پشتیوانیان بکەین. لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستەکات لەوە تێبگەین ئێستا دۆخێکی ئێجگار مێژوویە، وەکو چۆن دۆخی کەوتنی ڕژێمی سەدام حوسێن لە دوای ڕاپەڕین بۆ ئێمە دۆخێکی ئێجگار مێژوویی بوو بۆ تەسبیتکردنی زۆرترین مافەکانمان لە دەستوری هەمیشەیی عێراقا، ئەوەی کە ئێستا لە ڕۆژاوا هاتۆتەکایەوە دۆخێکی ئێجگار مێژوویە و پێویستەکات وا سێری بکەین کە ئەمە ئەتوانرێ سوودی لێوەربگیرێ بۆ چەسپاندنی مافەکانی ئەو بەشەی کوردستان لە چوارچێوەی سووریایەوە. ئەوەی پێمانەکرێ پێویستەکات بیکەین لە پێناوی ئەوەی ئەوە سەرکەوتوو بێت. دکتۆر لەو کاتی تۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە دەکرد باسی لە پشتیوانەکانی ئێرە کرد بۆ ڕۆژاوای کوردستان، لەو کاتەدا بڕیارێک دەرچوو 5 خاڵە، ئەم 5 خاڵە بۆ پشتیوانیکردنە لە کوردانی ڕۆژاوا. یعنی وا دەردەکەوێت کە ئەوەی کە لە نێو بڕیاری پەرلەمانی کوردستانیشدا هەیە وەکو پێویست جێبەجێ ناکرێت لە یارمەتیدانیان لە هاوکاریکردنیان لە دامکردنیان مادی و معنەوی ڕەنگە وەکو لەسەر ئاستی تاک ئێمە لە باشووری کوردستان زۆری نەمان ینی هاوسۆزین لەگەڵەوێ، بەڵام وەکو لەسەر ئاستە سیاسیەکە ئەو پشتیوانی وا دەرناکەی بە تایبەت لە ناوەڕۆکی و خاڵانی کە لەو بڕیارەی پەرلەمانی کوردستاندا هەیە. پێدوانیە ئێستا ضرورەتەکە وا دەخوازێت کە ینی جارێکی تر هەمە ئەو قەراری کە پەرلەمانی کوردستان دەری کردووە جێبەجێ بکرێت و کار لەسەر ئەو خاڵانە بکرێت و پەرلەمان ئێستا ئاکتیڤ بکرێتەوە بۆی کە پشتیوانی زیاتری ڕۆژاوا بکە؟ لە ڕاستیە یعنی ڕەنگە پێویست نەبێت زۆر مناقەشەی ئەمە بکەین کە بەداخەوە بەهۆی بەرژەوەندیە تەسکە حیزبی و شخصیەکانەوە بە شێوەیەکی تر مامەڵاکرێ. لە ڕاستیە پێویستە کات ئێمەوە بزانین و ئەزمموی ڕابردوو ئەوەشی فێر کردبین کە کەس هێندەی خۆمان پێویستە کات دۆستی خۆمان نەبێ و بە دۆستی خۆمانی نەزانین، یعنی کەس ئەوەندەی کورد دۆستی کورد نییە. یعنی ئەزمموی ڕابردوو ئەوەی پێسەلماندین من زۆر جارام نمونەیە ئەهێنمەوە، بەڵام دیسانەوە ئەمەوە بیری هەمووانی بێنمەوە. ئەو کاتەی کە شنگال کەوت ژمارەیەکی زۆر لە ئێزیدیەکان چوونە چیای شنگال، ئەوەی کۆریدۆری کردەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە لەو چیایە قەتڵ و عام نەکرێن و بپارێزرێن و لە برسی و لە تیونێتیە نەمرن، ئەوە هێزەکانی ڕۆژاوا بوون لە ڕۆژاواوە بە شەڕ کۆریدۆرێکیان دروست کرد و ئەوانە گەڕانەوە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. بە هەمان شێوە ئەوەی وای کرد بەرخودانی کۆبانەیە سەرکەوتوو بێ و کۆبانێ نەکەوێ، سەرباری گیانفیدایی هێزەکانی ڕۆژاوا
ئەوە هێزی پێشمەرگە بوون کە ڕۆشتن هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتن وایان کرد کۆبانێ بپارێزن بۆیە لە ڕاستیە پێویستە کات ئابۆ شێوەیە سەیری بکەین یعنی ئەگەر لەو کاتی ئێمە ئەو بڕیارەماندا لە پەرلەمانی کوردستان استراتیژێکی نیشتیمانی و نەتەوەیی بۆ چۆنێتی پێکەوە گرێدانی خەباتی ڕۆژاوا و هەرێمی کوردستان ئەو کاتە ینی ئەنجام بدرایە ینی بگەیشتینایە بە استراتیژێکی نیشتیمانی و نەتەوەیی کۆنگرەیەکی نەتەوەیی ساز بکرایە ئەوە بەدڵنیاییەوە زۆرێک لەو ڕووداوانەی ڕوویاندا ڕوویان نەئەدا و ئەزمموی ڕۆژاواز زۆر پێشکەوتوترە بوو وەک ئەفرین ناکەوت و ڕەنگە ئێستا ئێمە بەشێک لەو ینی هینە ینی عقدە مێژوویەی کە هەمانە بەوەی کە لەسەر دەریانین ڕەنگە زۆر نزیک بووینە لە تێکشکاندنی ئەو عقدەیە سەرباری ئەوەی کە ڕۆژاوا سەر بە سووریایە ئێمە سەر بە عراقین و ئەمە ستاتویەکە ئەمە هینێکە هەیە بەڵام ئەوە هیچ ڕێگر نەبوو لەوەی کە پەیوەندیەکی دۆستانە لە نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوا هەبێ یەکتر تاواوکردن هەبێ و ئێستش پێویستمان بەوە هەیە ئەگەر لێمە پرسی ئێستا ئەتوانین چی بکەین ئەوە ئەتوانم هەندێک شت ئێستا هەروە باس بکەم سەبارەت بەوەی کە ئێمە دکتۆر ڕێک پرسیارەکەم ویستم پرسیاری ئەوە بکەم ینی باوا بڵێم ئێستا ئێمە لە باشووری کوردستان لە دۆخێک داین کە بتوانین یارمەتی پارچەکانی دیکە بدەین ئەوە تا خۆ دەبینی دوو مانگە هەڵبژاردن کراوە زیاتر لە دوو مانگە بەڵام هەوڵەکان بۆ دانیشتەکانی پەرلەمان ینی دەستپێکردنەوەی جەلسەکانی جەلسەی تەواوەتی پەرلەمان و پێگێنانی حکوومەت ینی لاوازە ئەمە لەو دۆخەداین بتوانین بپرژێنە سەر پارچەکانی تر یارمەتیوان بین لە ڕاستیە ئەگەر یعنی هەستی نیشتیمانی و ئامانجی نیشتیمانی زاڵ بێ بەسەر بەرژەوەندیە شخصی و حزبەکانە ئەتوانین هەندێک شت بکەین سەرباری ئەو دابەشبوونە قوڵەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە وازەحە ینی دۆخی هەرێمی کوردستان چۆنە کە دواییش ڕەنگە هەندێک باسی دۆخی هەرێمی کوردستان بکەین بەڵام زۆر گرنگە ئێستا هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هانی یەکڕیزی هێزە سیاسیەکانی ڕۆژاوا بن و پشتیوانیان کە لەوە یەکڕیزی بێن نەکایەوە و کێشیان بۆ دروست نەکەن و چی پێویستە لە ڕووی مرۆیی و ئەوانەوە ئەنجام بدرێەوە خۆتان نەزانن ئەمە یعنی هەرێمی بەشێکی هەرێمی کوردستان بە بەردەوامی ئەمەی کردووە و ڕەنگە باجی شەدا ئێستا ینی سلێمانی باجی پشتیوانی ڕۆژاوا ئەدات یعنی ئێوە زانن ئێستا سلێمانی ئابڵوقەی لەسرە ئابڵوقەی فڕۆکەوانی لەسرە هەر لەسەر ئەو پشتیوانیانەی کە بۆ پارچەکانی تری کردووە بە تایبەتی بۆ ڕۆژاوا لە کاتێکە کە کەس نەهاتە جواب لەسەر ئەو ئابڵوقەیە کە لەسەر سلێمانی دانراوە یعنی هیچ پشتیوانیەکمان نەبینی بۆ ئەو ئابڵوقەیە کە لەسەر سلێمانی دانراوە بەڵام سلێمانی بەردەوامە لەسەرەمە وە پێویستە هەموو هەرێمی کوردستان بەردەوام بێت لەسەرەوە ئەمە لە ئاستی پشتیوانیکردن لە یەکڕێزی و لە هەندێک پرسی مرۆیی و ئەوانە کە ئەتوانرێ ئەنجام بدرێ بەڵام ئێمە لەسەر ئاستی عراقیش سەرۆک کۆمارمان هەیە جێگری سەرۆکی حکوومەتمان هەیە جێگری سەرۆکی پەرلەمانمان هەیە وەزیری خارجیمان هەیە یعنی چەند پۆستێکی ترمان هەیە وەزیری ترمان هەن زۆر گرنگە لەسەر ئاستی عراقیش کار بکەین کە سیاسەتی عراقیش بریتی بێ لە پشتیوانیکردنی کەمایەتیەکان لە سووریا وەکو چۆن ئێستا ئەوان پرسی عەلەویەکان و شیعە و ئەوانە کردوانە بە پرسێکی سەرەکی خۆیان زۆر گرنگە ئەو موقعانەی کورد کە لە عێراقا هەیەی وا بکات کە سیاسەتی عێراق بە شێوەیەکی گشتی پشتیوانیکردنی کەمایەتیەکان بێ و بە تایبەتی پشتیوانیکردنی ڕۆژاوا بێ چونکە ڕۆژاوا پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ هەموو عێراقا هەیە هەم سنووری هەیە لەگەڵ عێراقا و لە هەمان کاتیشە پرسێک کە بۆ عێراق گرنگە و پەیوەندیدارە بە ڕۆژاواوە ئەو داعشانن کە لە زیندانەکانی ڕۆژاوا هەن و یعنی ئەمە مەسەلەیەکی ئەمنی قەومی عێراقە و لەمەوە ئێمە ئەتوانین وا بکەین کە عێراق پرسی ڕۆژاوا تەبەنی بکە و پرسی پاراستنی مافی کورد لە داهاتووی سووریا تەبەنی بکە بە هەمان شێوە پەکەکە لە هەمان یعنی ئەویش بەرپرسیارەتی لەسەرشانە پەیوەندیدار بە ڕۆژاوا ئەوەی وەکو باسمان کرد ئەو پەیوەندی ڕاستە و خۆیە وردە کاڵ بکرێتەوە یعنی سەرباری پشتیوانی پەکەکە بۆ ڕۆژاوا بەڵام وا بکات بارگرانی بۆ دۆخی ڕۆژاوا دروست نەکات و
بە هەمان شێوە ئێستا دەستپێشکەریەکی پەکەکە بۆ ئاشتی لە باکووریش زۆر زۆر گرنگە. ئێمە زانین ئێستا لەم کاتەیە کە ئێمە قساکەین وابزانم وەفدێکی دەم پارتی سەردانی بەڕێز ئۆجەلانەکەن بەڵێ لە ئیمرالی. ئەمە زۆر زۆر گرنگە کە سەرباری ئەوەی کە ڕەنگە هەمومان نەزانین تورکیا بە شێوەیەکی تەکتیکی مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیەکە، بەڵام بۆ سوکردنی دۆخی کوردانی ڕۆژاوا زۆر زۆر گرنگە لەم کاتەیە پەکەکە ئیعلانی یعنی دەست پێشخەریەکی ئاشتی لە باکوور بکە بۆ ئەوەی هەموو زەریعەکان بۆ تورکیا لە لێدانی ڕۆژاوا نهێڵێ. یعنی ئەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی بیری لێ بکەینەوە هەمومان نەتوانین پشتیوانی ئەو دیفاکتۆیە بکەین کە ئێستا لە ڕۆژاوا هەیە ووا بکەین ئەوان بتوانن زۆرترین سوود لەو دەرفەتانە ببینن کاتۆتەکایەوە یعنی بەباشی بتخۆیان بپارێزن لەو مەترسیانەی کە ڕوبەڕویانە بێتەوە. باشە دکتۆر هەندێک باز لە باشووری کوردستانیش بکەین. دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئێستا چۆن دەبینی؟ قسێکی خۆت وەبیر دێنمەوە کە قسەکە دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو، ئەویش ئەوەیە کە حکومڕانی بە خەڵکی نەخوێندەوار ناکرێت. ئەوانەیە ئێستا حکومڕانی دەکەن بڕوانامەی بەرزیانەیە لە زانکۆکانی هاروارد و لە زانکۆ جیهانیەکان و ینی ئێستش لەسەر هەمان بۆچوونی کە حکومڕانی بە خەڵکی نەخوێندەوار ناکرێت. یعنی مەبەستت چییە لە دەستەواژەی نەخوێندەوار؟ لە ڕاستیە شارەزانەبوون لە شێوازی حکومڕانی لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دۆسی هەستیارەکان لە نەخوێندنەوەی هاوکێشەی هێز لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی اقلیمی، شارەزانەبوون لە مێژووی ئەم ناوچەیە، شارەزانەبوون لە مێژووی خۆمان لەم ناوچەیە وای کردۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە لێبێت کە ئێستا ئێمە ئەیبینین. یعنی سەیری کە شارەزانەبوون لە چۆنیەتی بەکارهێنانی نەوت وەکو ینی پرسێکی استراتیژی، ینی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیە هەستیارە کە لە ڕاستیە یەک بوونی نەوت هەر ئەم دۆسیە سێریکەین جابی بەسینەوە بە پرسیەوەی کە باسمان کرد کاتی خۆی نەخوێندەواریەکە و ئەوەی کە باسمان کرد لە ڕابردوو، هەر ئەوەی کە نەمانزانی چۆن مامەڵە لەگەڵ نەوت بکەین کە ئەم دۆسیەیەکی ئێژگار هەستیار بوو و یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی بەستنەوەی ئێمە بە عێراقەوە، هەر ئەمەی کە نەمانزانی چۆن مامەڵە لەگەڵ نەوت بکەین، نەک هەر نەوتی هەرێمی کوردستان بەڵکو نەوتی کەرکووکیش بۆ ماوەیەکی زۆر لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە فرۆشرا، بەڵام نەک نەبوویە هۆی هێنانەکایی خۆشگوزەرانی، نەک نەبوویە هۆی هێنانەکایی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. دوای فرۆشتنی چەند ساڵی نەوت نەک هەر نەوتی هەرێمی کوردستان بەڵکو نەوتی کەرکووکیش هاتنە دەرەوە وتیان ئێمە 20 میلیارد دلار قەرزارین، نازانم 26 میلیارد بوو شتێکی زیاتریشی کرد بوو بە 28 دکتۆر. بەڵێ یعنی وتیان بەڵێ بوو بە دواییش ئەم لەم چەند ساڵەی دوایە قەرزەکان زیاتر کەڵەکە بوون. بۆیە لە دوای ئەو قسەیەشی کە من ئەو کاتە کردومە، من لە ڕاستیە ساڵی ڕابردوو وتارێکی تری شم نووسیوە، من پێم وایە ئەم ڕژێمی حکومڕانیەی لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان هاتوۆتەکایەوە کە یعنی پەیوەستە بە شەرعیەتی چەک، یعنی لە ڕاستیە ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە بەشێکی کەمی پەیوەندیدارە بە شەرعیەتی هەڵبژاردنەوەوانە خۆتان نەزانن ینی دۆخی هەرێمی کوردستان چۆنە، ئەمە بەم شێوەیە درێژە ناکێشێ و تا بەم شێوەیە درێژە بکێشێ. ئەو تا لە هەڵبژاردننی ئەم جارەدا یەکێتی و پارتی دەزان ڕەخنەکانت لەوانە بە دیاریکراوی ئەنی 1,200,000 دەنگی خەڵکی کوردستانیان بەدەستێناوەتەوە. لە ڕاستیە ناتوانین ئیسناد بکەینە سەر ئەو هەڵبژاردنانەی کە ڕوویە، لەبەرەوەی تا ئێستا وازەحە دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان چییە. ئێمە لە هەرێمێکە ئاژین کە ئێستا بە ئێستا دابەشبووە بەسەر دوو زۆنە و ئەم دوو زۆنە لە ڕووی سیاسی و ئیداری و چەکداری و هەواڵگری و هەموو شتەکانەوە لەلایەن دوو هێزەوە بەڕێوە ئەبرێ، ڕەنگە لە شوێنێکیان نەرمتر بێ، لە شوێنێکیان زۆر زەقتر بێ لە ڕووی ئەمنیەوە، ینی ناتوانانی تۆ ئەو دەنگانەی هاتوون بەو شێوەیە بەراوردی بکەی. ئێمە پێویستمان ئەزانی چۆنە، یعنی زۆر باشە کە مادەم یعنی پارتی
نازام نزیکەی 800,000 دەنگی 810,000 دەنگ بوو. بەڵێ و یەکێتیش نزیکەی لە 123 دەنگەکانی هەرێمی زیاتر لە 400,000 دەنگ بوو یەکێتیش. ئەمە بەڵێ زیاتر لە 400,000 دەنگێناوە. ئەمە چ ڕێگرێک هەیە لە بەردەمەوەی کە دۆخی هەرێمی کوردستان ببرێتە قۆناغێکی ترەوە مادەم ئەم دوو هێزە شەرعیەتی دەنگی خەڵکیان هەیە کە من پێم وایە هەر بەشێکی دروستیشە، بەشێکی ئەوە ڕاستە. یعنی من پێم خۆش بێ و پێم ناخۆش بێت پارتی جەماوەرێکی خۆی هەیە، یەکێتی جەماوەری خۆی هەیە، بەڵام بۆ نایەن دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان بەرنە قۆناغێکی ترەوە کە هەموو هەرێمی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و ئێمە یەک دەسەڵاتی نیشتیمانیمان لە هەرێمی کوردستانە هەبێ کە سەرجەم داهاتەکانی هەرێمی کوردستانی لەبەردەستا بێ، هەڵبژاردننی دەوری لە هەرێمی کوردستانە بێت. ئەو من دڵنی هەم پارتیوێکێتی ژەزانن ئەو دەنگانە دەنگی ڕاستەقینەی خۆیان نییە، بەڵام خۆ بەشێکی دەنگی ڕاستەقینەی خۆیانە بە پرۆسەی دموکراسی لە کوردستان ڕازی بن و دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرنە دۆخێکی ترەوە کە دۆخێکی سەقامگیر بێ وەگەرنا ئەم شێوازە لە حکومڕانی نەکرد بە بەردەوامی ئەبێتە هۆی لاوازبوونی هەرێمی کوردستان، ئەوە ئەبێتە هۆی لاوازبوونی هەرێمی کوردستان لا هاوکێشە سیاسیەکانی عێراق، بەڵکو دوور نییە لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕووەدا گۆڕانکاری لەم دۆخەش بێتەکایەوە. بۆیە ئێمە پێویستمان بە شێوازێکی تر لە حکومڕانی هەیە کە حکومڕانیەکی دیموکراسی خەڵک سالار بێ و پشتیوان بێ بە شەرعیەتی دەنگی خەڵک. باشە دکتۆر کاتی خۆی و ئێستاش ناوبەناو خەڵک هەندێک لەو دۆخەی کە هاتۆتە ئاراوە دەیخەنە ئاستۆیەوە دەڵێن ینی نەیانەزانی وەکو پێویست معادل لە نێودەوڵەتیەکان و ناوچەییەکە بخوێندنەوە، ینی زۆر بڕیار لە ژێر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەدرا، لە ژێر کاریگەری سۆشیال میدیادا دەدرا، واقعەکان دەخوێندەوە تا گەشت بەوەی کە پەرلەماندا بخرێ و ڕێگە نەدەن بەڕێزت وەکو سەرۆکی پەرلەمان بچیتە پەرلەمانی کوردستان لە هەولێر و ینی تۆ چی دەڵێی لەسەر ئەمە؟ ئایا نەخوێندنەوەی ئێوە بوو بۆ دۆخەکە یانەوەی کە ئێوە واقعی مامەڵەتانە کرد و دۆخەکە خۆی واقعی نەبوو؟ زۆر سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە. لە ڕاستیە زۆر بە باشی دۆخەکەمان نەزانی، زۆر بە باشی دۆخەکەمان نەخوێندەوە. ئێمە پێمان وابوو ئەو کاتش پێمان وابوو کە بەندە لە سەرۆکایەتی پەرلەمان بووم، طبعاً بەندە بە تەنیا خۆم نەبووم، بزوتنەوەی ئەو کاتی گۆڕان، بزوتنەوەی گۆڕانی ئەو کات بڕوای بەوە هەبوو و تەنها بزوتنەوەی گۆڕانیش نەبوو، هەر بۆ زانیاری جەنابەت. یعنی پرسی داخستنی پەرلەمان لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی بوو، لەسەرەوە بوو کەیتر کاک مەسعود 2 ساڵی بۆ درێژکرا بوویەوە، 2 ساڵە درێژکراوەکەشی کۆتایی پێئەها و 4 هێزی تری سیاسی لە هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، بزوتنەوەی ئیسلامی، ئەمانش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پرۆژە یاسایان پێشکەش کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی بە شێوەیە کە بتوانرێ سەرۆکێکی تازە بۆ هەرێمی کوردستان دابنرێ. ئێمە بەباشی دۆخەکەمان خوێندبوویەوە، ئەمانزانی لە ئەخیرا بە تەنیا ئەمێنینەوە، بەڵام ئامادە نەبووین تەنازل لەو مەبادئانی خۆمان بکەین کە پێمان وابوو، ئەو کاتیش پێمان وابوو کە دۆخی هەرێمی کوردستان بەو شێوەیە بەڕێوە ناچێت، بەڵکو پێویستە یاسا لەسەر و هەمووانەوە بێ و دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان لەژێر کاریگەری هیچ کەسایەتی و حزبێکی سیاسیان نەبێ. یعنی ئەگەر ئەو کاتە بەو شێوەیە مامەڵە نەکرایە، پەرلەمان چەقی یەکلاکردنەوەی ململانیەکان بووایە و یاسای سەرۆکایەتی هەموار بکرایە، سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرایە کە ئەوە دەرکەوت دوایی کە ئەمە کوفرێکی گەورە نییە. یعنی لە 2010 سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرا، هیچ کێشەیەکی ئەو تۆش نەهاتەکایەوە و پەرلەمان چەقی یەکلاکردنەوەی مناقەشە سیاسیەکانی هەرێم بواە کە پارتیشی تیا بوو، یەکێتیشی تیا بوو، گۆڕانی تیا بوو، هەموو لایەنەکانی تری تیا بواە. ئەو کاتە ڕوبەڕووی ئەو کێشانە نەئەبووینەوە کە ڕوویە. لە ڕاستیە ئەگەر پەرلەمان بڕیار دەربوایە لە پرسە هەستیارەکانی هەرێمی کوردستان ڕێفراندۆم ڕووی نەئەدا کە ڕێفراندۆم ئێوە ئەزانن بوو بە بەڵایەکی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان و وای کرد بۆ یەکەم جار کە ئێمە هەموو ناوچە جەناکۆکەکانمان بەدەستەوە بێ
بۆ یەکەم جار لە مێژووی نوێی ئێمە هەموو ناوچە جەناکۆکەکانمان بەدەستەوە بێ بەڵام هەمووی بدۆڕێنین نەک هەر ئەو ناوچانە بدۆڕێنین بەڵکو سنگ و قورسایی هەرێمی کوردستانیش لە ئاستی عراق کەم بکەینەوە ئەو کارتەی بەدەستمانەوە بوو کە کارتی سربەخۆیی بوو هەروە بە ئاسانی تووڕی بدەین و وا بکەین کە هەرێمی کوردستان لاواز ببێەوە ئەو هەرێمە بەو شێوەی لێبێت کە ئێستا هەیە بۆیە لە ڕاستیە ئێمە ئەمانزانی چیەکەین دکتۆرەوەی عینادی سیاسی نەبوو دکتۆر هەندێک دیانە عینادی سیاسیە نازانم یعنی ئەبێ عینادی سیاسی چی بێ لەوەی کە تۆ بە هەموو لایەنەکانەوە لەگەڵ پارتی دانیشتن و دووستونیان پێشکەشی پارتی کرد لە ئەخیرە نازانم یعنی هەر بۆ بیرهێنانەوەی هاونیشتمانیانی بەڕێز هەموو لایەنانەی کە لەگەڵ هەمواری یاسای سەرۆکایەتی بوون لە ئاخر کۆبوونەوە لە شاری جوان کە دانیشتن دووستونیان پێشکەشی پارتی کرد سونێکیان ئەوە بوو کە سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە هەڵبژێڕێ بە هەندێک دەسەڵاتەوە ستونێکی تریشیان ئەوە بوو کە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێڕێ بە هەندێک سەلاحیاتەوە پارتی هەردووکیانی ڕەت کردەوە ئیتر بۆچی یعنی ئەمە عینادی سیاسی لەکوێیە کامیانە ئەو هێزانی جا طبعا بەداخەوە یعنی من ئەبێ ئەوە بڵێم ئەو کات بەتەنیا بەجێ نەهێڕاینایە دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان بەم شێوەیە لێ بەسەر ناهاو یعنی ئەگەر ئەو کات ئەو هێزانەی کە خۆیان یعنی پرۆژیان پێشکەش کردبوو بۆ یاسای سەرۆکایەتی لە کاتی ڕێگریکردن لە ئێمە بەتەنیا بەجیان نەهێڵاینایە دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە لێ نەئاو کە ئێستا یەک هێز هەموو مقدراتی هەرێمی کوردستانی لەبەردەستە باشە دکتۆر بەڕێزت ڕۆڵی گەورەت گێڕا لە ئەوەی کە بە بڵێن خانەنشینانی مەدەنی موچەکەیان زیاد بکە و هاوتای بەغدا بکرێ موچەکەیان بڕێکی باش زیادی کردووە و چەند مانگێکم موچەکەیان بۆ شێوازە وەردەگرن سەرڕای گەرمە و کێشەی نێوان هەرێم و بەغدا لەسەر موچەی خانەنشینانی مەدەنی بۆ تەوتین چی دەڵێی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکیان بە تایبەت لە پارێزگای سلێمانی و کە موچە دوا دەکەوێت یەکسەر دەڵێن چارەسەر تەنها تەوتینە بڕوای تۆ چییە لەو ڕۆوە تەوتین دەکرێ یاخود ناکرێت لە ڕاستیە یعنی زۆر سەیرە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان نەوتەکە نەوتە فرۆشن داهاتی ناوخۆیان هەمووی لە بەردەستە نایەنە بەغا پێشووتر بە ڕسمییان فرۆشت ئەیانود وەڵا هەر ناتوانین موچە بین ئەبێ بەغا هاوکاریمان بکە ئێستا بە قاچاقیشەی فرۆشن ببورن و لە هەمان کاتیشە داهاتە ناوخۆیەکان نادەن بە بەغا و موچەش نادەن یعنی هیچ بەشداریش ناکەن لە مەسلەی تاواکاری موچەیە یعنی لە هەمان کات ئەمەش ناکەن لەو لاشەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان نادەن ئەو یعنی ئێمە دووشت پێویست دەکات بۆ چارەسەری موچە بێتەکایەوە یەکەم بەڕاستی پێویست دەکات پرسی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان یەکلا بکرێتەوە و یعنی ئەمە ئەو هەموارەی کە حکوومەتی اتحادی داوای کرد لە پەرلەمان پێویست دەکات فراکسیۆنە کوردستانیەکان هەوڵ بدەن ئەو هەموارە لە قانونی موازنە بکرێت و بکرێت کە فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە بێت و ئەوە ئەم کاتە بەشێکی گرنگی کێشەکان چارەسەرە بێ و لە هەمان کاتیشە لە 150 داهاتە ناوخۆیەکان بدەن بە حکوومەتی اتحادی و ئیتر ئەو کاتە پرسی موچە ئەبێتە پرسێکی اتحادی و بەرپرسیارەتەکەی یەکەوێتە سەر شانی حکوومەتی اتحادی و لە ڕێگەی پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیشەوە ئیتر ئەم بەرپرسیارەتی بە یەکجاری ئەخرێتە سەر حکوومەتی اتحادی و ئەو کاتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بەردەوامی بەدەست گوێمان لێتە بەڵێ گوێمان لێتە دکتۆر فەرموو گوێمان لێتە بە بەردەوامی بەڵێ گوێمان لێتە دکتۆر فەرموو بەردەوام بە دکتۆر گوێمان لە تۆیە بەردەوام بە بەڵێ فەرموو بەڵە بەڕێزان من تەنها دوو پرسیارم مابوو لە دکتۆر گوێمان لێتە بە باشی ئێمە دکتۆر ئێمە گوێمان لێتە بە باشی ئەگەر قسەکانت تەواو بکەی دکتۆر ئەگەر گوێت لە ئێمە بە باشی گوێمان لە تۆیە دەنگی تۆ بیستین ببورن و من گوێم لێەوە نەماداوای لێ نەکەم گوێمان لێتە فەرموو بەڵێ جا هەم پێویست دەکات پرسی نەوت و پرسی
داهاتە ناوخۆیەکان لە سەدا پەنجای داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان یەکلا ببێتەوە و لە ڕێگەی من بەڕاستی پێم سەیرە یعنی ئەگەر تۆ بە بڕیاری دادگای باڵای فدرالی بە پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چه موچەخۆرانی مەدەنی بێ چه موچەخۆرانی سەربازی بێ چه خانەنشینان بێ ئەم بەرپرسیارەتە بخەیتە سەرشانی حکوومەتی اتحادی بۆ جێبەجێ ناکەی یعنی پێم وایە هەتاکو ئەوە نەکرێت ئەوە بەدڵنیاییەوە پێویستە کات شایەتی ئەوە بین کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دواکەوێ یان نادرێ هەر دکتۆر ئێوە لە ڕابردوشدا لەگەڵ تەوریسی سیاسی حیزبەکاندا نەبوون بەڵام وا دەردەکەویتر حیزبەکان هەموو ئەو ڕێچکەیە دەگرن و سەرۆکیەکی تر تا کۆتایی حیزبەکە تا کۆتایی تەمەنی وەکو سەرۆک مێنێتەوە دوێنێ کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان تەواو بوو بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادین دەستکاری پێڕەوی بۆ کراو بوویەوە بە سەرۆکی حیزبەکە ڕوانینی تۆ چییە لەمڕۆوە؟ یعنی لە ڕاستیە پیرۆزبایی لە مامۆستا سەلاحەدین نەکەین لەوەی کە جارێکی تر هەڵبژێراوەتەوە بە ئەمێنداری گشتی یەکگرتوو بەڵام ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێین کە یەکێک لە کێشەکانی تری هەرێمی کوردستان پەیوەندیدار بە ناوخۆی حیزبە سیاسیەکان و کێشە ناوخۆیەکانی ئەو حیزبانە بە شێوەیەکی گشتی ئەمە ڕەنگە هەندێک ڕنگدانەوەشی کە هەبوو لە سەر یەکگرتوو لە ماوەی ڕابردوو وەکو بینیتان هەندێک لە ئەندامە یعنی دیارەکانی یەکگرتوو کێشیان هەبوو لە بەشداریکردن لە کۆنگرە قسەیان کردەوانە لە ڕاستیە زۆر زۆر گرنگە سەرباری چەسپاندنی دیموکراسی لە ناوخۆی لە هەموو هەرێمی کوردستان پرسی دیموکراسی لە ناوخۆی حیزبەکانیش ئاوەڕی جدی لێ بدرێتەوە و حیزبەکان بتوانن هەمیشە لە ڕێگەی بەهێزکردنی دامەزراوەکانی خۆیان ڕۆڵی تاکە کەس کەم بکەنەوە ئێمە هەمومان نەزانین مامۆستا سەلاحەدین من طبعا بە حکمی نزیکی خێزانی و بە حکمی ئەوەشی کە باوکم یەکێک بۆ لە دامەزرێنانی یەکگرتوو زۆر تێکەڵاییمان لەگەڵ ئەو مامۆستا سەلاحەیە من ڕەنگە هەر وەکو مامی خۆم سەیریەکەم ئەوە ڕەنگە بۆ ماوەیەکی درێژ مامۆستا سەلاحەدین توانیوێتی قیادەیەکی زۆر باشی یەکگرتوو بکات بەڵام یەکگرتووەکان و هەموو هێزەکانی تریش پێویستە کات ئەوە بزانن ئەوەی کە مامۆستا سەلاحەدین ئێستا بەدیلی نییە و یان سەرکردەی حیزبەکانی تر بەدیلیان نییە ئەمە چەنە هۆکاری هێزە ئەوەندەش هۆکاری لاوازیە و پێویستە کات وا بکرێت کە ئەمە بەم شێوەیە نەمێنێتەوە بەڵکو هێزە سیاسیەکان لە ڕێگەی بەهێزکردنی دامەزراوەکانیانەوە بتوانن ینی سەرکردەکانیان بگۆڕن و کێشەیەکی ئەوتۆ بۆیان دروست نەبێت. بەڵێ دکتۆر دواپرسیارم ئەگەر بە کورتی وەڵاممان بیتەوە چی دێ بۆ بزوتنەوەی گۆڕان بەداخەوە دەبێ ئێستا بڵێن بزوتنەوەی گۆڕان ئەوەی کە بەڕێز کاکدانای ئەحمەد مەجید سەرۆکێتی وە لەم لاشەوە هەندێک لە نیگەرانەکانی گۆڕان لە گردەکە کە کوڕانی بەڕێز نوشیروان مستەفا یان ئەگەر بکرێ بڵین ڕابەرایەتیان دەکەن یان وا دەردەکەوێت بڵین گۆڕانی گردەکە چیت هەیە بۆیان هەندێک دەڵێن ئێوە لە گۆڕان بوون بەڵام ئێستا دوورتان گرتووە و قسەیەکی خێر لەو بینەدا ناکەن کە دەبینن دوو گۆڕان هەیە بزوتنەوەکە بۆ واقارە ئێستا چووە. لە ڕاستیە ئەو دۆخی ئێستا بزوتنەوەی گۆڕانی تایە تاوان ئێمە بەندە وەکو خۆم علاقەم خۆشە لەگەڵ بەشێکی زۆری ئەو دۆست و برادرانەی لە هەردوو تەرەفەکە لە هەردوو لایەنەکە علاقەمان خۆشەوە ئەو کاتانشی کە پێکەوە قسەمان کردو دید و بۆ چوونی خۆمان بە ڕاستەوخۆیی بە سەراحەت پێوتون سەبارەت بە چۆنەتی چارەسەرکردنی ئەو کێشانە ئەو دۆخی گۆڕان لە ڕاستیە پەیوەندیدارە بە زۆر بابەتەوە یعنی پەیوەندیدارە بە دۆخی بابەتی هەرێمی کوردستان لە مەسلەی ئەوەی کە ململانی ئاشتیانە و مەدەنی لە ڕاستیە تا ئێستا بە تەواوەتی جێی نەگرتووە هێزی چەکدار ڕۆڵە بینە لە یەکلاکردنەوە ململانەکانە نەبوونی هەڵبژاردننی ئازاد و هەندێکی تریشی پەیوەندیدارە بە ناوخۆی بزوتنەوەی گۆڕان وفاتی کاک نەوشیروان ڕۆڵێکی گەورەی هەبوو لەو پرسی ئەوەی کە گۆڕان وردە تەمەیوزی نەما لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر هەر لە مەسلەی ڕێفراندۆم و بەڵێکردن بۆ ڕێفراندۆم بیگرە هەتاکو بەشداری وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتە و شێوازی بەشداری ئەوانە لە حکوومەتە تەمەیوز وردە نەما و لە هەمان کاتیشە کێشە ناوخۆیەکانی بزوتنەوەی گۆڕان وای کرد کە بزوتنەوەی گۆڕان بەردەوام پاشەکشە بکە کێشەی ناوخۆیی پرسی مڵکایەتی گردی زەرگەتە ئەوەی کە جەنابەت باست کرد یعنی ڕۆڵی کوڕانی کاک نەوشیروان
لە ناو بزوتنەوەی گۆڕانەکە ئەوانیش ئەتوانی وەکو هەرسوڕاوێک ڕۆڵ ببینن بەڵام ڕۆڵێکی ئاسایی بواە و ئەو ململانێ قوڵانەشی کە لە نێوان هەندێک لەو هاوڕێیانە هەبوون کە هەندێکیان ئەسڵەن بۆ سەردەمەکانی زۆر ڕابردوو ئەگەڕایەوە هەموو ئەمانە فاکتەر بوون لەوەی کە بەداخەوە دۆخی بزوتنەوەی گۆڕان بەو شێوەیە لێبێ کە هیواخوازین شێوەیەک لە لێک تێگەیشتن ئەبێتە کایەوە لە نێوان ئەو هاوڕێیانەوە جارێکی تر بتوانن پێکەوە کار بکەن. زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ وەڵامە ڕوون و ورد و سەریحەکانت سپاس بۆ بەشداریکردن جارێکی تر خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ